پیغمبر صلى الله عليه وسلم دفرميت إن لله 99 اسما 100 إلا واحدة. دفرمي خواهي پروردگار 99 ناوي هن من أحصاها دخل الجنة. هر کسیک او ناوان لبركات ليان تيبقات إيش بناوروكي او ناواني خداي پروردگار بكات وليان حالي بيت. پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي او كسد چيت بهشتوا خوي گور بمان گري لو جور كسانا. بويا براستي باس کردنی ناوکانی خدای پروردگار چاکترین کاریگری هەیە لەسەر ناسینی خوای پەروەردگار. بێگومان هەر کەسێکیش خوای پەروەردگاری وەکو خۆی ناسی لە ژیانیدا ئیسراحەت دەکات و دڵی ئارام دەبێت. و چاکترین ڕێگاش بۆ ئەوەی خوای گەورە بناسین بریتیە لە ناو سیفەتەکانی خدای پەروەردگار کە خوای گەورە لە قورئاندا بۆ خۆی باسی کردوون و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردوون. بۆیە ئەو جارە بە کورتی باس لە ناوی الرحمن الرحیمی خدای پەروەردگار دەکەین. واتە خوای پەروەردگار یەکێک لە ناوەکانی لە سیفەتەکانی بریتیە لە الرحمن، بریتیە لەوەی کە بەخشندە و میهرەبانە بەڕەحم و بەزەییە بەرامبەر بە بەندەکانی. هەروەکو خوای پەروەردگار دەفەرمێ وإلهكم إله واحد. پەرسترا و خدای پەروەردگاری بە حەقی ئێوە تەنها ئەڵڵایە لا إله إلا هو الرحمن الرحيم کە بێجگە لەوی هیچ پەرستراوێک نییە کە شیاوی پەرستن بێت. ئەنجا خوای گەورە خۆی دەفەرمێت هو الرحمن الرحيم. خوای پەروەردگار الرحمانە خاوەنی ڕەحمەتە. لە دنیادا ڕەحمەتەکەی هەموو شتێکی گرتوتەوە، مسلمان و غەیرە مسلمانی گرتوتەوە، دار و بەردی گرتوتەوە، ئینسان و جنی گرتوتەوە و هەروەها هەموو بوونەوەری گرتوتەوە ڕەحمی خدای پەروەردگار. و هەروەها خوای پەروەردگار الرەحیمە ڕەحمێکی تایبەتی هەیە لە ڕۆژی قیامەتدا بەرامبەر بە بەندەکانی بەرامبەر بە بەندە ئیماندار و مسلمانەکان لە قیامەتدا بە تایبەت. بەڵام لە دنیادا خوای پەروەردگار ڕەحم و بەزەیەکەی هەموو شتێکی گرتوتەوە. وەکو خوای گەورە بۆ خۆی دەفەرمێت وەڕەحمەتی وەسیعەت كل شەیء. ڕەحمەتی من هەموو شتێکی گرتوتەوە. لە دنیادا هەموو شتێک ڕەحمی خوای پەروەردگار بە هەموو شتێکی گرتوتەوە و هەروەها شمولی هەموو شتێک دەکات بە تێکڕایی لە جیهاندا. بۆیە ئەبی هورەیرە بۆمان دەگەڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت. دەفەرمێ پێغەمبەر فەرموویەتی صلى الله عليه وسلم إن الله لما قضى الخلق كتب عنده فوق عرشه. لكاتێکدا خوای پەروەردگار دروست کراوەکانی دروست کردووە لە لای خۆی نووسیویەتی إن رحمتي سبقت غضبي. ڕەحمەتی من پێشی تووڕەبوونەکەم و هەروەها پێشی غەزەبەکەم کەوتووە. واتە ڕەحمی خوای پەروەردگار پێش تووڕەبوونی کەوتووە. بۆیە چەند دوێنەیەک چەند نمونەیەک بێنینەوە بۆ ئەوەی چاکتر حاڵی بین لە ڕەحمەتی خوای پەروەردگار. چەند دوێنەیەک هەڵبەت ڕەحمەتی خوای پەروەردگار ئینسان هەر چەندە باسی بکات بە جارێک و دوو جار و دەجاریش تەواو نابێت. بەڵام کورتێک چەند دوێنەیەک لە ڕەحمی خوای پەروەردگار باز دەکەین بەرامبەر بە مەخلوقات و بەرامبەر بە بەندەکانی. لەوانە یەکەم ناردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئینسانەکان ڕەحمەتە. بۆچی؟ چونکە خوای گەورە دەفەرمێت وما أرسلناك إلا رحمة للعالمين. أي پێغەمبەر ئێمە تۆمان نەناردووە تەنها بەمایەی ڕەحمەت نەبێ بۆ هەموو جیهانیان، بۆ هەموو جیهانیان ئێمە تۆمان ناردووە ئەی پێغەمبەر بۆ ئەوان مایەی ڕەحمەتی. چونکە ڕێنمونیمان دەکات، ڕێڕاستمان نیشان دەدات. ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە خوای گەورە ناردوویەتی ئەوە ڕەحم و بەزەییەکی خدای پەروەردگارە بەرامبەر بە بەندەکان. بۆیە خوای گەورە لێ ناگەڕێ بەندەکانی ئاوا بمێننەوە سەریان لێ بشێوێت و شەیتان فێڵیان لێ بکات. پێغەمبەریان بۆ دەنێرێ بۆ ئەوەی کە ڕێنمونیان کات. جا ئەو پێغەمبەرە مایەی ڕەحمەتە بۆ هەموو جیهانیان و بۆ ئینسانەکان بە تێکڕایی. دووەم لە ڕەحمی خوای پەروەردگار ئەوەیە کە
قورآانی ناردووە بۆ ئینسانەکان، ئەو قورآنەی کە ڕەحمەتی خودای پەروەردگاری تێدایە، مایەی دابەزینی ڕەحمەتی خوای گەورەیە، ئەنجا ڕێنمونی و هیدایەتی ئینسانیش دەدات. ئینسان بەهۆی ئەو قورآنەیەشەوە لە خودای پەروەردگاری خۆی نزیک دەبێتەوە. بۆیە خوای گەورە دەفەرمێت وەنەزەلنا عەلەیکە الکیتابە تیبیانە لکل شەیء. ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئێمە کتابێکمان دابەزاندووە بۆ سەر تۆ کە ڕوونکەرەوەی هەموو شتێکە، هەموو شتێک ئەوەی کە ئینسانەکان پێویستیان پێێتی ئەو قورآنە بۆ ئینسانی ڕوون کردوێتەوە. ئەنجا خوای گەورە دەفەرمێ ئەو قورآنە وەهودەن، مایەی ڕێنمونیە بۆ ئێوە. ئەنجا وەڕەحمەتەن، ئەو قورآنە ڕەحمەتە، هەر کەسێک ڕێنمونی وەرگرت ڕەحمەتی خوای پەروەردگاری بەهۆی ئەو قورآنەیەوە توش دەبێت. وبشرى للمسلمين، وهروها مایەی مژدەیە بۆ ئیمانداران، بۆ مسلمانان، بۆ ئەو کەسانەی کە بڕوایان پێی هەیە. کەواتە دابەزاندنی ئەو قورآنەش بۆ ئینسانەکان ڕەحمەتێکی خوای پەروەردگارە، و ئەو قورآنەش مایەی ڕەحمەتە، هەر کەسێک دەستی پێوە بگرێت بە ئەندازەی ئەوەی کە دەستی پێوە دەگرێت ڕەحمەتی خوای پەروەردگار بۆ سەر ئەو کەسە و ئەو کۆمەلگایەدا دەبەزێت. ئەنجا سێهەم لە ڕەحم و بەزەیی خودای پەروەردگار ئەوەیە کە خوای پەروەردگار لە هەموو گوناهەکان خۆش دەبێت، هەرچەندە ئینسان گوناهەکانی گەورە و زۆریش بن. جاری وا هەیە کەسێک هەڵەیەک بەرامبەر بە کەسێک دەکات، کاتێک کە داوای لێ دەکەن دەڵێن فلان کەسی عەفو کە لێی خۆش بە، دەڵێ ئاخر کاکە تاوانەکەی زۆر گەورەیە، ئاخر کاکە تاوانەکەی ئەنقاستە، چۆن لێی خۆش بم و عەفوی بکەم. تەماشاکەن، جاری وا هەیە ئینسان دنیای بەگژەوە دنەی لە کەسێک خۆش نابێت و عەفوی ناکات. بەڵام خوای پەروەردگار هەرچەندە کە ئینسان تاوانیشی زۆر بێت، هەرچەندە کە ئینسان تاوانەکانیشی گەورە بن، بەڵام بەمەرجێک ڕوو لە خوای پەروەردگار بکەی، ڕەحم و بەزەیی خوای گەورە ئەوەندە زۆرە لە هەموو گوناهەکان خۆش دەبێت. إن الله يغفر الذنوب جميعا، خوای پەروەردگار لە هەموو گوناهەکانی ئینسان خۆش دەبێت، بەڵام بەو مەرجەی ئینسان ڕوو دە خوای پەروەردگار کات و تەوبە و پەشیمانی بکا و بگەڕێتەوە لە گوناه و تاوان. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکدا کە فەرمایشتێکی قودسیە دەفەرمێ خوای پەروەردگار دەفەرموێت، بانگمان دەکا خوای پەروەردگار بۆ هەموو ئینسانێکی تاوانبار، بۆ هەموو ئینسانێک کە هەرچەندە گوناه و تاوانەکانیشی زۆر بن، هەرچەندە گوناهەکانیشی گەورە بن، خوای پەروەردگار پەیامێکمان پێ دەڵێ، بانگمان دەکات بۆ ئەوەی بەندەکانی ناومێد نەبن، هەمیشە ڕوو بکەنە خوای پەروەردگار، چونکە خوای گەورە ڕەحمی زۆرە و لە بەندەکانی خۆش دەبێت، لە هەموو گوناه و تاوانەکان خۆش دەبێت. بۆیە خوای گەورە دەفەرمێ يا ابن آدم إنك ما دعوتني ورجوتني، ئەینەوەی ئادەم، ئەتۆ مادام داوا لە من کەی و مادام بگەڕێەوە لە گوناه و تاوان و ئومێدت بە من هەبێت، خوای گەورە دەفەرمێ غەفەرت لەکە عەلا ما کانە فیکە وەلا ئوبالی، ئەمن لێت خۆش دەبم، عەفوت دەکەم، هەرچەندە گوناه و تاوانیشت زۆر بن، گوێ نادەم و لە بەرچاوی ناگرم ئەو گوناه و تاوانانە، بەو مەرجەی ڕوو بکەیە من خوای گەورە دەفەرمێ ئەینەوەی ئادەم لێتان خۆش دەبم بەو مەرجەی کە ڕوو دەمن کەن. ئەنجا دەفەرمێت يا ابن آدم لو بلغت ذنوبك عنان السماء، ئەینەوەی ئادەم، ئەگەر گوناه و تاوانەکانتان ئەوەندە زۆر بن بگەنە ئاسمان و بگەنە هەورەکان، ئەوەندە گوناهتان زۆر بن، گوناهەکانتان بگەنە هەورەکان و بگەنە ئاسمان، پڕی ئاسمان بن، بزانە خوای گەورە چەند خاوەنی ڕەحمە دەفەرمێت ثم استغفرتني غفرت لك ولا أبالي، بەڵام داوای لە خۆشبوونم لێ بکەی و بگەڕێەوە بۆ لای من، خوای گەورە دەفەرمێ لێت خۆش دەبم، گوێ بەوە نادەم گوناهەکانت چەندە و گوناهەکانت چەند زۆرە و چەندە گەورن، بەو مەرجەی ڕوو بکەینە خوای گەورە، ڕەحم و بەزەی خوای گەورە ئەوەندە زۆرە، خوای پەروەردگار دەفەرمێ لێتان خۆش دەبم. ئەنجا دەفەرمێت يا ابن آدم، ئەی وەچەی ئادەم، لو أتيتني بقراب الأرض خطايا، ئەگەر ئەتۆ بێەوە لای من بە پڕی ئەو زەویە گوناه و تاوانت هەبێت،
تەماشای ئەو پەیامە گەورەیە بەڕێزان. ئەو ڕەحم و بەزەی خوای گەورە بزانە کێ ئەوەندە بەرامبەر ئینسان خاوەنی ڕەحم و بەزەییە. دەفەرمێ ئەینەوەی ئادەم ئەگەر بە پڕی ئەو زەویە چەندە گەورەیە، پڕی ئەو زەویە گوناه و تاوانت هەبێ و بگەڕێەوە بۆ لای من، ثم لقيتني لا تشرك بي شيئا، بەڵام کاتێک کە دەگەیەوە بە من هاوبەشت بۆ من بڕیار نەدابێت، شەریکت بۆ بڕیار نەدابم، دەفەرمێ لأتيتك بقرابها مغفرة، بە پڕی ئەو زەویەیە ئەمن لێ خۆش بوونت بۆ دێنم و هەروەها لێت خۆش دەبم. تەماشاکەن بەڕێزان، ڕەحمی خودای پەروەردگار چەندە زۆرە بەرامبەر بە بەندەکانی. ئێمە چەندە خراپین بەرامبەر بە خوای پەروەردگار، بەڵام خوای پەروەردگار چەندە ئێمەی خۆش دەوێت، چەندە خاوەنی ڕەحم و بەزەییە بەرامبەری ئێمە. ئینسانێک پڕی ئەو زەویەیە گوناه و تاوانی هەبێت، خوای گەورە دەفەرمێ بەس شەریکت بۆ من بڕیار نەدابێت، لە ڕۆژی قیامەتدا کاتێک کە بە من دەگەیەوە بە پڕی ئەو زەویەیە ئەمن لێ خۆشبوونت بۆ دێنم و لێت خۆش دەبم. ئەوە پەیامێکە پێمان دەڵێت کە ڕەحم و بەزەیی خودای پەروەردگار چەندە زۆرە، چەندە گەورەیە بەرامبەر بە بەندەکانی، و پێمان دەڵێ ئێمە ڕوو بکەینە خوای پەروەردگار، خوای گەورە لە هەموو گوناهەکان خۆش دەبێت بەو مەرجەی کە ئینسان ڕوو دە خودای پەروەردگار کات. ئێمەش یا ڕەبی خوای گەورە لەو کەسانەمان گێڕی کە ڕوو دە خودای گەورە دەکەن و ڕەحم و بەزەیی و لە خۆشبوونی خوای گەورە دەیانگرێتەوە. چوارەم لە ڕەحم و بەزەیی خودای پەروەردگار بەرامبەری ئێمە ئەوەیە کە هەموو کاتێک خودای پەروەردگار دەرگای کراوەیە، هیچ کاتێک دەرگای تەوبەی خوای گەورە داناخرێت. لە هەر کاتێک و لە هەر سەعاتێکدا دەتەوێت بڕۆت بگەڕێەوە بۆ لای خوای گەورە، خدای پەروەردگار دەرگای کراوەیە هەتاوەکو ڕۆژی قیامەت، یان هەتاوەکو ئینسان دەمرێت و دەگاتە سەرەمەرگ. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن الله عز وجل يبسط يده بالليل ليتوب مسيء النهار. دەفەرمێ خوای پەروەردگار لە شەوێدا دەستەکانی ڕادەخا بۆ بەندەکانی بۆ ئەوەی ئەو گوناهانەی کە لە ڕۆژێدا کردویانە ئینسان لە شەوێدا بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. ودفرمي ويبسط يده بالنهار ليتوب مسيء الليل حتى تطلع الشمس من مغربها. فرمايشتك صحيحة وإمام مسلم رواياتي كردوا. ودفرمي همو روجيك خواي پروردگار دستي رادخات بو بندكاني بو اويكا او گناه تاواني انسان لشودا كردويتي بقريته بو لاي خواي پروردگار و انسان توبه بكات. دەی بەڕێزان کێ لە خوای پەروەردگار بەڕەحم و بەزەییترە برام، کێ لە خوای پەروەردگار بەرامبەر بە ئێمە چاکترە برام. خوای گەورە هەموو ڕۆژ و شەوێک دەرگای واڵایە بۆ ئەوەی بەندەکانی تەوبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای خدای پەروەردگار. لە کاتێکدا ئێمە پێویستمان بە خوای گەورەیە، خوای پەروەردگار پێویستی بە ئینسان نییە برام، بەڵام خوای گەورە بە ڕەحم و بەزەییە، ڕەحم و بەزەییەکەی پێشکەوتووە لەسەر تووڕەبوونەکەی. خوای پەروەردگار لە 100 بەشی ڕەحم یەک بەشی ناردۆتە خوارەوە لە دنیادا، 99 ڕەحمی لە لای خۆی بەجێهێشتووە وەکو لە فەرمایشتی پێغەمبەر داهاتووە صلی الله عليه وسلم. ئەنجا پێنجەم لە ڕەحم و بەزەیی خدای پەروەردگار ئەوەیە کە خوای گەورە بە ڕەحم و بەزەیی خۆی دەمان خاتە بەهەشتی پڕ ناز و نیعمەتی خۆی، وەکو لە فەرمایشتی داهاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان باز دەکات کە دەفەرمێ خوای پەروەردگار دەفەرمێت بە بەهەشت دەفەرمێ ئەنتی ڕەحمەتی ئەرحەم بیکی من ئەشاء من عیبادی. ئەی بەهەشت ئەتۆ ڕەحمەت و بەزەی منی، هەر کەسێکم بوێ لە بەندەکان شیاوی بەهەشت بێت دەیخەمە ناوتۆ کە ئەو بەهەشتە ڕەحمەتی خوای پەروەردگارە. وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێت هیچ کەسێک بەکردەوەکانی خۆی ناستە بەهەشتێ ئیلا بە ڕەحم و بەزەیی خدای پەروەردگار نەبێت. فەرمویان ئەی پێغەمبەری خوای ئەتۆش ناچیە بەهەشتێ بەکردەوەکانی خۆت بە ڕەحم و بەزەیی خوای گەورە نەبێت. پێغەمبەر فەرمووی ئەمنیش ئیلا ئەن یەتەغەممەدەنی الله بفەضڵ وەڕەحمە، ئیلا مەگەم بە فەزڵ و چاکەی خوای گەورە بە ڕەحمی خدای پەروەردگار نەبێت، ئەمنیش بەکردەوەکانی خۆم ناچمە بەهەشتەوە. ئینسان کە دەچێتە بەهەشتەوە بەڕێزان ڕەحم و بەزەیی خدای پەروەردگارە. دەنا بەڕاستی ئەو کەمەکردەوەی کە ئێمە دەیکەین بەقەد ئەو بەهەشتە پان و بەرین و پڕناز و نیعمەتەی نییە کە خوای پەروەردگار پێمان دەدات.
کەواتە بەهەشتی خدای پەروەردگاریش هەر بریتیە لە ڕەحمەتی خدای پەروەردگار. بەڵێ ڕەحمەتی خوای گەورە گەلێک زۆرە و گەلێک گەورەی ئینسان هەرچەندە باسی بکات ڕەحمەتی خوای پەروەردگار نابڕێتەوە. خوای پەروەردگار ئەڕەحمان و ڕەحیمە، بەڵام ئەوەی کە پێویستە ئێمە بیزانین ئەوەیە کە ئایا ئێمە چی بکەین بۆ ئەوەی ڕەحمەتی خوای پەروەردگار بمانگرێتەوە. بەڵێ خوای پەروەردگار زانیمان ئەڕەحمان و ڕەحیمە، بەڵێ ڕەحم و بەزەیی خدای پەروەردگار تەواو نابێت، بەڵام ئایا ئێمە چی بکەین بۆ ئەوەی ڕەحم و بەزەیی خدای پەروەردگار بمانگرێتەوە، بۆ ئەوەی خوای گەورە ڕەحممان پێ بکات. کێ دەگرێتەوە؟ ئینسانی چاکەکار دەگرێتەوە. ئەگەر ئینسان بیەوێ ڕەحم و بەزەیی خوای پەروەردگار بیگرێتەوە، دەبێت لە دنیادا ئینسانێکی چاکەکار بێت، بەرامبەر بە خوای پەروەردگار ئینسان چاکەکار بێت و بەرامبەر بە بەندەکانی خدای پەروەردگار ئینسان چاکەکار بێت. بۆیە خوای گەورە دەفەرمێ ئین ڕەحمەت الله قەریب من المحسنین. بەڕاستی ڕەحمەتی خوای پەروەردگار نزیکە لە کێ؟ نزیکە لەو کەسانەی کە چاکەکارن. زۆر جاران ئینسان وایە خۆی هەڵدەخەڵەتێنێت، دەڵێ کاکە ڕەحم و بەزەی خوای گەورە زۆرە، کوڕە دەی خوای پەروەردگار لێمان خۆش دەبێت، زۆر بە ڕەحمە، بەڵام بەرام ئەوە زۆرێکە لە خۆ هەڵخەڵەتاندن. خوای گەورە دەفەرمێ ڕەحم و بەزەیی من لە کەسانی چاکەکار نزیکە. کەواتە ئینسان ئەگەر بیەوێت ڕەحم و بەزەیی خوای گەورە بیگرێتەوە، دەبێ ئینسانێکی چاکەکار بێت لە دنیادا، ئەوجا ڕەحمەی خوای گەورە دەیگرێتەوە. دووهەم، ڕەحم و بەزەیی خدای پەروەردگار ئەو کەسانە دەگرێتەوە کە خاوەنی ڕەحم و بەزەیین لە دنیادا بەرامبەر بە یەکدیکە، کە سیلەی ڕەحم جێبەجێ دەکەن لە نێوان خۆیاندا، ئەوانە ڕەحم و بەزەیی خدای پەروەردگار دەیانگرێتەوە. بۆیە پێغەمبەر دەفەرمێ من لا یەرحەم لا یورحەم، ئەو کەسەی کە ڕەحم نەکات، ئەو کەسەی کە بەزەیی نەبێت، بەزەیی خوای پەروەردگار ناگرێتەوە. وخواي پروردگار برحم بزي فرموا ألا ترضين أن أصل من وصلك وأقطع من قطعك. أي رحم بزي أي رازنا ببويك هر کەسێک ئەتۆ بگەێنێت لە دنیادا سیلەی ڕەحم بگەێنێت، خوای گەورە دەفەرمێ ئەمنیش دەیگەێنم بە ڕەحمەتی خۆم. هەر کەسێکیش سیلەی ڕەحم نەگەێنێت، خوای گەورە فەرموویەتی نایگەێنم بە ڕەحمەتی خۆم و ڕەحمی پێ ناکەم. جا ڕەحم و بەزەیی فەرموویەتی قالت بەلا یا ڕەبی، بەڵێ پەروەردگارە ڕازیم بەوەی کە ئەو ڕەحم و بەزەییە کە ئینسان لە نێوان خۆیدا جێبەجێی دەکات هەر کەسێک بیگەێنێت، خوای پەروەردگاریش دەیگەێنێ بە ڕەحمەتی خۆی بە بەزەی خۆی، بەڵام هەر کەسێک نەیگەێنێ خوای پەروەردگاریش نایگەێنێ بە ڕەحم و بەزەی خۆی. ئەنجا سێهەمین ڕەحم و بەزەی خوای گەورە ئەو کەسانە دەگرێتەوە کە گوێڕایاڵی خوا و پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم. خوای گەورە دەفەرمێ وأطیعوا الله والرسول لعلكم ترحمون. گوێڕایاڵی خوا و پێغەمبەری خوای بکەن، بۆچی؟ بۆ ئەوەی کە ڕەحمتان پێ بکرێت، بەڵکو بەهۆی ئەوەی کە ئێوە گوێڕایاڵی دەکەن خدای پەروەردگاریش ڕەحمتان پێ بکات.